بێئەنجامی دانوستانەکانی یەکێتی و پارتی لە بەغداد و ململانەی بەدەستهێنانی پۆستی سەرۆکۆمار تا دێت ناکۆچەکانی نێوان هەردوو حزب قوڵ دەکاتەوە. ئەمەش لە کاتێکدایە دانیشتوانی کورد لە کەرکووک و ناوچەکانی مادەی 140 چاویان لە گۆڕانکاری ئیداری و سیاسیە تا بتواننەوە دۆخەی هەردوو حزبی دەسەڵاتداری هەرێم لێی بەرپرسن تێپەڕێنن. خۆی تایسا و دانیشتانێک کە لە بەغا کراوە سەبارەت بە تەشکیلەتی حکوومەتی نوێی عێراق ئەوەی کە پارتی کردوێتی بەجیا ئەوەی کە یەکێتی کردوێتی بەجیا ئەوەی حیزبەکانی تر کردویانە پێم وایە هیچی لە بەرژەوەندی نەخەڵکی کوردستانە نەکەرکۆکیشە بۆی ئەوەی کە داوا کراوە تا ئێستا مەسە مەبەست بووە پارتی یەکێتی لێ بەدەستی بێنێ پۆستی حیزبی بوو ئەوەندەی بەدوای بەرژەوەندی خۆیانەوەن بۆ تایبەتی بۆ سەرۆکۆمار ئەو شەڕی لەسەر سەرۆکۆمارەکەن ئێستا لە بەغایەگەر بێنەوە شەڕە لەسەر کەرکووک بکرایە کاتی خۆی ئێستاش لەسەر کەرکووک بکرێ من پێم وایە نەتیجەیەکی باشتر من ئەداتێ بۆیە کەرکووک پەراوێز خراوە لە هەموو جانبێکەوە چیلانی یەکێتیەوە وەکو حیزبی سەرەکی لە کوردستانە چیلانی پارتیشەوە. پارتی و یەکێتی کێشە نەتەوەی و نیشتیمانیەکانیان لە بەدەستهێنانی پۆستی زیاتر و بەدیهێنانی ئامانجە حزبەکانیان کورت کردوێتەوە هەر بۆیە دۆسیەی کەرکووک لە پێشینەی دانوستان و ڕێکەوتنەکانیان نییە. سوپرایز نییە بۆ ئێمە دانوستانەکانیان زیاتر قسەکردنە لەسەر دەستکەوت پارە نەوت پۆست بەقەدەوەی قسەکردن بێت لەسەر خاک لەسەر مەبادیئی گشتی لەسەر مافە گشتیەکانی خەڵکی هەرێمی کوردستان وەی لاخری ئەم دوو حزبە بەڕاستی ینی نەیانتوانیوە تەسەورم نییە تازە بشتوانن شتێکی دڵخۆشکەر بۆم ناوچانە بکەن. قەزەی کەرکووک بچوو کراوەتەوە لە دۆسیێک گەورەی کە شەڕی بۆ بکرێتەوە ئەم پارێزگایە یەکلایی بکرێتەوە بخرێتە سەر هەرێمی کوردستان کورد کراوەتە لۆی کە کەسێک بکرێت بە پارێزگای کەرکووک لە کاتێکە بینیمانە کارکتەرەکان گرنگ نەبوو ئەوەندەی گرنگ بووە کە چی ئەکرێ بۆ شاری کردووە چۆن خزمەت ئەکرێ بۆیە ئەمە نیگەرانی لە ناو ئەندامانی یەکێتی و پارتی لە کەرکووک دروست کردووە و ئەوەندەی کە معلوماتمە بێ زانیاری دراوە بە سەرکردایەتی مەکتەب سیاسیەکانیان کە نابێ پارێزگای کەرکووک لەوایە کورد بکرێتەوە لەبەری معاناتی خەڵکی شاری کەرکووک جیاوازە لە پێش 16 ئۆکتۆبری 2017. زیاتر لە 10 ساڵە حزبەکانی دەسەڵاتی هەرێم لە حکوومەتە یەک لە دوای یەکەکانی عێراق بەشدارن لە هیچ کام لەو بەشداریانەشدا هیچیان بۆ پرسی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان نەکردووە ئەوەی مەرجی ئەوان بووە وەرگرتنی پۆست و بەدەستهێنانی پشکی زیاتری نەوت و داهاتەکانی دیکە بووە بە ئامانجی زیاتر دەوڵەمەندکردنی شەخص و حزبەکانیان. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.